مەزارگەی ئەلیاسەفرەیە لە پێنجوێن. مەزارگەی ئەلیاسەفرا ئێستا بۆتە سەیرانگایەکی جوان و دڵگیر لە پێنجوێن. من ئێستا لە پێنجوێنم لە سەیرانگەی ئەلیاسەفرەم دیارە لێرە کۆمەڵە خانەم چێشخانەیەکیان کردوێتەوە بۆ ئەوەی سەیرانگاکە زیاتر ئاوەدان بێتەوە گەشتیار ئەو گەشتیارانەی سەردانی سەیرانگاکە دەکەن و بتوانن لێرە ساتێک شوو بدەن و بحەوێنەوە هەلی کاریان بۆ کۆمەڵە گەنج ڕەخساندووە. لە چێشخانەکەشدا خواردنی کوردەواری لێوەیەکێکیش لەوانە کەلانەیە. ئەنجا گفتوگۆ زیاتر لەگەڵ خۆیانە دەکەم دای حاجی سڵاو لێبێ سەرچاوەکانم بەخێر بێ یاخوا سەلامەت بی بە قوربان لەم شوێنە گەرما بێ بڵێن لە شەساخ بێمانون یاخوا بێ ئێوەش بەخێر بێن سەرچاو خۆ سەلامەت بی. لە کێ کۆم چێشخانەیەتان داناوە وەڵڵا چۆن بوو ئەم بیرۆکەیەتان بۆ هات؟ وەڵڵای پێچزانم وەڵڵا دامان نەوتمان با داینێن بۆم خەڵکەوە فەقیر و هەژارە یەن بۆ خۆیان چوار کەلانە خۆن و ئیسراحەتێ وەرەگرن و جەوێ وەرەگرن و بۆ قەزای پێنجوێن ئێتر بۆ ئاوە دامان ناوە جێلی ئەم خواردنانە ماگەدایە حاجی یان ئەرە وەڵا ماوە زۆر کەلانە زۆر سەرفیاتی هەیە کەلانەکە. وقولكم كذوة أنت على قول قديما وعلى قولك أيكم شربي أنا بمفرشيما قلوي قلوي جواني كي مري واني وأبن ماري معتي مليني أرضاني وأبن ماري معتي مليني أرضاني وإشوك بكابلا كوزل ماري بابيتو جاسوك بكابلا جا ماري جگە لەوەی لەم چێشخانەیەدا خواردنی کوردەواری دروست دەکرێت خواردنەکانیش بەدار دروست دەکرێن. جا مەگەر ئەوانەی خواردە بێتیان بزانن خواردنی دار چ تام و چێژێکی هەیە یاخود خۆشخۆرەکان. جا من گفتوگوی زیاتر لەگەڵ سەرگوڵخان ناکەم. سەرگوڵخان خواردنی دار ئەوانەی کە خواردە بێتیان نەزان چ تام و چێژێکیە جاڵەنە و دووکەڵە بچێتەوە بە سەر خوارەکەەکە ئەوە تام و چێژێکی تایبەتی هەیە. باسێکمان بۆ بکەم خواردنانە کە بەدار لێنێن لەگەڵ جیاوازی چێ لەگەڵ غازە و هەمیشە خواردنەکانتان بەدار لێنێنەوە لێرە؟ بەڵێ ئێمە خواردنەکانمان بەدارە هەموو خواردنەکان بەدار لێنێن بە تایبەتی برنجی کوردی لەبەرەوەی تام و چێژێکی تایبەتی هەیە. خەڵکی پێنجوێنیش لە مێژەوە بەدار ئیشیان کردووە زیاتر لەبەرەوە ئێرە ناوچەیەکی بەفراوی کوێستانە زیاتری شەکانیان بەدار بۆ لە زووە. ئێستا ئێمە حەزمان کرد بەو شێوازە کۆنەی زوو بیهێنینەوە ئارا لە ئێستا لەم کاتەیە. ئێمە بیرۆکەی ئەم ئیشەمان لە نەبوونی شوێنەوە بۆ هات بەڕاستی شوێنێک نەبووکە خەڵک تیا بحەوێتەوە گەشتیان ڕووی تێ بکات لە دەرەوەی شار هەمانە. بەڕاستی شوێنی زۆر خۆش و خۆڕستکمان هەیە سەیرانگای زۆر خۆڕستکمان هەیە لە شاری پێنجوێن و چوار دەوری پێنجوێن بەڵام لە ناو شاران نیمانە ئێرە بە خەڵکەکە نزیکە لە ناو شارایە خەڵک بۆ ئێواران بۆ ئێوارەخوانێک ئەتوانێت بێتە ئێرە کەشێکی ئارام بەسەر بەرێت چونکە ئەم شوێنە کە ناوی ئەلیاسەفرەیە شوێنێکی زۆر فێنکە ئێواران خەڵک بەڕاستی زۆر حەزی پێیەکە ئێواران خەڵکێکی زۆر ڕووی تێیەکەن. باش سەرگوڵخان کاتێکە ئەم چێشتە لێنێن خۆبێ ئاگەشتان لە ئاگری ژێرەکە بێ ئەی تەبعانە بێ ئاگار لێ بێ لەبەرەوە چێشتی ئاگر ئەبێ زوو گڕ بنێنەوە ژێرە گڕی پێوە بنێن زوو لەبەرەوە بەڕاستی بۆ نەگرێت چێشتی برنج ئەبێ نێڵی بۆن بگرێت بۆ ئەوەی کە تامی ناخۆش نەبێت لەبەرەوە زۆرە بێ ئاگاداری بیت.